دوای 9 ساڵ توانیم لە خوای گەورە بەزیاد بێت ئەو قۆناغی خوێندن تەواوکەم بە سەرکوتی و تەلەفۆنی بۆ کردمەتی کوڕم لە خوای گەورە بەزیاوێ ناجەبوویتە و دوای 9 ساڵەتی گەردنی ئازادە. سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیاوە دیارە ئەمڕۆ وەزارەتی پەروەردەی عێراق ئەنجامەکانی پۆلی شەشی ئامادەیی بڵاو کردەوە و چەند قوتابیەکی کورد لە شاری کەرکووک لە ئاستی یەکەمەکاندا بوون و ئەمەش چەی دڵخۆشی بوو بۆ خانەوادە و بەتابێت بۆ قوتابیان و بەگشتی بۆ هەر کوردێک و ئەوەی کە جێگای سەرنجە ئەو دوکانێکە لە پشتی منەوەیە خاوەنی دەلاخە بە 9 ساڵ توانی پۆلی شەشی ئامادەیی ببڕێت. من دەمەوێت گفتوگۆی زیاتری لەگەڵ خۆدا بکەم بزانم بۆچی بەردەوام بوو کۆڵی نەدا لە دوای 9 ساڵ توانی پۆلی شەشی ئامادەیی ببڕێن. سڵاو لێبێت. سڵاو لە تۆش بەخێر بێن سەرچاوم. زۆر سوپاس. پێم بڵێ چۆن ئەو هەواڵە دڵخۆشکەرت بیست؟ بەڵێ پێشەکی بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن سەرچاوم. وەڵاهی دوای 9 ساڵ توانیم لە خوای گەورە بەزیاد بێت ئەو قۆناغی خوێندن تەواوکەم بە سەرکوتی و بگەمە ئامانجێک کەوا چەند ساڵێکە هەوڵی بۆ دەم و ئەو زانی هەواڵش کەوا پێم درا لەلایەن دایکمە بوو تەلەفۆنی بۆ کردمەتی کوڕم لە خوای گەورە بەزیاوێ ناجەبوویتە و دوای 9 ساڵەتی گەردنی ئازادە. سپاس بەخوا کە توانیمە قۆناغە بە سەرکوتی تێپەڕکەم. بۆچی دوای 9 ساڵەتی گەردنی ئازابێ؟ پێشووتر چیەوت؟ دایکم پێشەوە 9 ساڵە خۆشی دایکم مامۆسایە ئەو 9 ساڵی کەوا پێشان کە خەریکی امتحانە بمەوێت کوڕمتەوە تا پۆلی 6 تاوانێکی من گەردنی ئازا ناکەم. ئەوە زیاتر وای لێم کرد کە هەوڵ دەم و خۆشم ئەو محەممە بوو کەوا هەر ڕۆژێ بێ کۆتایی پێ بێنم ئەو پرۆسەیە ینی تێپەڕێنم و قۆناغی شوێن نوێ لە ژیانما دروست بێت. باڵێ پێشەوەی دایکم هەواڵەکەم پێ بدە دایکت تەندروستی ینی باش نەبوو نەخۆش بوو وەکوتە کە هەواڵەکەی پێدا چی ڕوویدا؟ وڵای واقعان ئەمە ئاخۆ خۆی دیکای ژێرم و تەلەفۆنی بۆم کرد وتی لەخوا بەزاوێ ناجەبوویدە گەردنی ئازاوێەوە نەخۆش بووم بەسایە و هەواڵە خۆشەوە سواز بخوا باش بوومەوە ئەو نەخۆشی هەستەکە ها ئەو هەواڵە دڵخۆشە ئەو ئازارە لە گیانە ناهێڵێ چکە ساڵانێکی زۆرە من هەوڵە دەم و بە پاڵپشتی ماڵەوە سوپاسیانەکەم و دەستی دایک و باوکشم ماچەکەم لێرانەوە سوپاسیانەکەم. هەستێکی چۆنە دوای 9 ساڵ ئەو قۆناغت بڕی و تەندروستی دایکیشکە نەخۆش بوو چاک بووە؟ بەڵێ تەبان بەتاکی دەستێکی خۆشە تۆ سێ کابینی حکوومەتە بەڕێ کردووە دوایەوە ناجەبی لە قۆناغی شوێ بە هەڵبەتە هەستێکی خۆشە. بەڵێ پێم بڵێ لە ماوەی ئەو 9 ساڵەیە بۆچی نەتوانانی قۆناغی شەشی ئامادەی ببڕی؟ هۆکارەکەی چی بوو؟ ینی بە دیاریکرایکە خۆت؟ وەڵاهی بە دیاریکرایی هۆکارێکی ینی دقیقی نەبووە زروف بووە و یا ئەوەتە ساڵانێک کە خۆت مەسەلەن ئەو ساڵانی کەوا سەرەتان و یەکەم ساڵ و دوم ساڵە بوو ئەو مەیلی خوێندنم نەبوو لەسرە بەڵام ێوە شێواشکە ها تەمەنەکە و تێپەڕەکە و زیاتر تێگەی لە ژیان بیرەکەی تۆڵەی ئەوە بم تێم پەڕانایە ئەو قۆناغا و ئێستا شەڵێم تەمەەن تەنها ژمارەیە ئینشاءڵڵا خوای گەورە ئاسانیگا کۆلێژەکەشە خوێن و 4 ساڵی کۆلێژ تێپەڕەکەم پشت بەخوا. باشە کاتێک پێم وایە خەریکی کار بووی ئەو هەواڵە خۆشت بیست کاردانەوە چی بوو؟ وەڵا کاردانەوەمەوە بوو چەند هاوڕێک جا ئەوی کەوا لێرە سەرچاکان بووی دۆست و برادرە لەگەڵ خۆمان بردنی چوین شیرینیمان کڕی و شیرینەکەی خوارد بێەوە ناخۆش. ینی ئیشەکە دوازێ ناچوی بۆ بەتاکیت بەتاکیت ئارەوەڵا. هەستی هاوڕەکانت چۆن بوو؟ وەڵاهی ئەوانش بە هەمویان هاوڕێ و دۆستی خۆ من هەڵبەتە هاوشێوەی من دڵخۆش بن و خۆشی خۆیان دەربڕی لەگەڵما سوپاسیانەکەم. باش ڕەنگە کەسانێک هەبن خوێندنیان تاوا نەکرد بێ یاخود دابڕابێتن پامە چییە بۆ ئەوانە چۆن هەوڵ بدەن چی بکەن تاوکەوەی کە بێ ئومێد نەبن وەکو تۆ ڕۆژێک لە ڕۆژان دوای 9 ساڵ بۆ قۆناغی شەشی ئامادەی بڵێ؟ وەڵاهی وەکوتم ئومێد خۆشە جەنابشە دوودت بێ ئومێد نەبوون زۆر چاکە ینی کە تۆ ئومێدی هەبێ ئامانجەکەی هەبێ ئەو ئامانجا پێکی ئەتوانی کۆتایی پێبێنی جا هەوڵ نەدان ئەبێ هەوڵ دەی ینی ئەو کە هەوڵ نەدەیت ناگێ بۆ ئامانجا تۆ کە دانیشی لە ماڵەوە هەوڵی بۆ نەدەیت و نەخوێنیت و ئەو شتانێکەوە پێویستە نەیکەی ناتوانیت هەڵبەتە و ئامانجەی نابێ. بەڵێ لە داهاتووە بەنیازی چی دەتەوێت بۆچی بەشێک بخوێنی؟ وەڵاهی ئینشاءڵڵا وەکو حەز خۆم ئەم یاریی وەرزشم هیوادارم ئینشاءڵڵا خوای گەورە بۆ ماسانکە کۆلێژی وەرزش وەرمانگرێ پشت بەخواوە تەواوکەین ئینشاءڵڵا. بەڵێ زۆر سوپاس ئەوەی کە گوێویستی بوو یاخود بینەری بوون بینەرانی پایتەخت میدیا ئەوە ئەو دەلاکە یاخود خاوەنی ئەم سەتاشخانەیە کە دوای 9 ساڵ بەبێ ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بێ ئومێد بوو بێت لەو ئامانجی کە ویسویەتی ئەمڕۆ دوای 9 ساڵ توانی قۆناغی شەشی ئامادەی ببڕێت و ئەمەش بۆ هۆی دڵخۆشبوونی خۆی و خانەوەدەکەی.